قسە و باسی گفتوگوۆیە لەبارەی یەکێک لە بەرهەمە نوێ زۆر جوانەکانەوە کە بێگومان وەکو وەفایەک بۆ ماندووبوونی هونەرمەندی دیار و دەنگخۆش ئەتا چاوشین کە زۆر بەداخەوە ساڵی پارکۆچی دوایی کردووە کە بەشێک لە بەرهەمەکانی ئەو لە شێوە ڤیدیۆ کلیپێکا جارێکتر تۆمار کراوەتەوە و هەروەها لەلایەن هەریەکە لا بەڕێزان کاکڕۆژ ئازادی گۆرانی بێژ و هەروە میوزیسانێکیش لەلای ئێمە میوانە کەویش کاک گۆڤند عەبدوڵڵایە ئێوارەیە هەردووکیان لە سەودەی کورسات مەگەزی لەلای ئێمە میوانن. سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بن. بەخێر بن سەرچاوان بێگومان ئێمە سەوباسەکەین لەسەر بەرهەمەکە بەڵام پێکەوە پێمان خۆشە لەگەڵ بینەران بەرهەمەکە ببینین دواتریش بەردەوام دووبارە بەخێر بن سڵاوتان لەبێ بەسێک لە بیرۆکەی وتنەوەی کاری بەشێک لە هونەرمەنجام بکەین بێگومان کاگۆڤاندۆ تۆ وەکو موزیسیانێک و کاکەڕۆژ تۆژ وەکو گۆرانی بێژێک چۆن ئەمە ئەبیننەوە بۆ نمونە ئەمە وەکو تازەکردنەوەیە یاخود بۆ نمونە پێشکەشەکرێ بە ڕۆحی پاکی ئەو هونەرمەندە ئەم بیرۆکەیە چۆنە بۆ وتنەوەی گۆرانی ڕاستە سەرەتا سپاس بۆم دەرفەتە سڵاو لە بینەران و لەوی عەزیزیش سەرەتای ئەم بیرۆکەیە بەڕاستی چەند لایەنێکی بوو چەند فاکتەرێکی بوو کە میشمانەستا کرد یەک لەوەی کە کاک عەتایشە بوو لە هونەرمەندانەی بەڕاستی شایانی ئەوەیە کە خزمەت بکرێ هەتاکو لە ژیانە بۆ خزمەتێکی زۆر گەورەی کرد ئێمە ژووک وەفایەک بۆ هونەرمەندە و نوێکردنەوەی کارەکانی بە ستایلێکی تری جیاواز لە ئیشەکانی پێش و بە کوالیتێکی جوانتر و باشتر حەزمان کرد بە شێوەیەکی تازە بیگەینەوە گوێر خەڵک دوو یەکێک لەو هۆکارانەی تر ئەوە بەڕاستی دەمێک بوو وە گروپی مۆزیکی لۆر پلانمان هەبوو لەوەی کاکە ڕۆژەکە بەرهەمێکی هاوبەش بکەین هەم بۆ خزمەتکردنە بەدەنگی ئەو هەم بۆ جۆرێک لە جیاوازی لە کارەکانی خۆشمانە ئێتە بەڕاستی لایەنێکی هونەریش ئەوەیە کە تۆ ژیرانە لەگە بارودۆخەکانە هەڵسوکەوتەکەی بۆی کە بیقۆزیتەوە و سوودی لێ ببینی کە بیکێ بەرئەمە ئیتر دانیشتین کە ئیشمان لەسەر ئەوە کرد دەمێکە بەڕاستی کاروانتیاکردەوە زمە بەسمان بوو لەم ڕۆژەیە و لە ساڵیادی کۆچی دوایەکە کە بڵاوی بکەینەوە بەرهەمەکان لە چوار بەرهەما خۆی بینێتەوە کە ئەو هەموون یەکێکە لە گۆرانی بڵاوەکانی هونەرمەند تەنهایشیان نەبێت کە فۆلکلۆرەویش هەر زیاتر لە گوێی خەڵکا بە دەنگی ئەو بیستراوە یەکێکی تریش لەوانەیە کە وای لێکردین بێگومان کەناڵی کورسات هەمیشە هیچێک بۆ لەو وێزگە سەرەکیانەی کە ئێمە وەکو گروپی مۆزیکی لۆر هەمیشە کارەکانمان لێرەوە بڵاوەکەینەوە بۆی پێمان خۆش بوو لەم دەرفەتە ئەم ئێوارێ لێرە بڵاویکەینەوە باشە با ئەم پرسیارم ئاراستەی کاکڕۆژ بکەم ئەم جۆرە کارانە و چەندێک خزمەت ئەتوانێت بە هونەرمەندێک پاکەرە ژیانانەماوە بۆ منە کاری هاوشێوەی ئەمەی ئێوەش و ئەم کارش ئەتوانێت چ خزمەتێک بۆ هونەرمەندە بکات پێشەکی سپاس بۆ ئێوە چەندێتی و چۆنێتی خزمەتکردنەکە بە هونەر و بە میلەت ئەوە جۆگەڕ بڕایی لەسەر بەڕاستی بنە من ئەوەی لەسەرمە بە ئەرکی خۆمم زانیەوە و پیاوە هاوڕێم بووە لە هەمان کاتە من سەرسام بووم بە ئەدەب و لەسەر خۆی ئەو کاسە شێوازی گۆرانی وتنی و بە تایبەتی ئەو شانی کە هەڵی بژاردۆ بۆ گۆرانەکانی بۆیە وەک وەفایەک تەنها من نازانم لەوە نایبینەوە ئایا خزمەتەکەم یان نایکەم بەڵام وەک وەفایەک بۆ کردوم ئەگەر بوو بە خزمەت دواتر من سوپاسی گوێگرەکەم و سوپاسی ئێوەژەکەم زیاتر باشە کاکەڕۆژ چۆن گۆرانیەکانتان هەڵبژاردووە بڵین لەگەڵ گروپی موزیکی لۆرە بێگومان ئەوان کار لەسەر فۆلکلۆر و کار لەسەر زیندووکردنەوەی یەکێک لە پرۆژەکانی تیپی مۆسیقای لۆر کە هەمیشە کار لەسەرەوەکەن چۆن ئێوە گۆرانیەکانی هونەرمەندەتان هەڵبژاردەوە و چۆن لەگەڵ دەنگی خۆتا ئیگونجێنی تۆ جارێکی تر بۆ وەڵامی ئەمە پێویستە تۆزی هونەریانە وەڵام چۆنە کاگۆڤەن لێرە ئەو ئەم عاسفۆ مامۆستا گە خەڵەتەکەم کرد بۆم ڕاستکەوەی
طبعا تۆ کەیت گۆرانێکی لەم شێوەیە کە پێوترە مەدلی لە زمانی هونەرەواتە کۆکراوی چەند گۆرانیە یەکەم شت لەسەر ئەساسی ئەو مقامانەی کە هەیە هەڵەبژێری دواتر تۆنەکان لە شتۆنێکەوە گونجاوە بۆ دەنگی من ئەو مقامە لەکوێ بووترێ بگۆڕێ بۆ مقامێککە یان ناگۆڕێ و ئیقاعش لە دواتر ڕێتم واتە قەرارەدا لەسەرەوە من کۆمەڵە گۆرانی لەلامە کە زۆرە بەڕاستی گۆرانەکان ئەگە بێ ئێستا باسی عەتا چاوشین بکەی کە من پێڵم نەمر هەموو کات چونکە ئەو پیاوەکو هونەرمەند ناسراوە بەڕاستی هونەرەکەی تا ماوە زیندووە عەتا چاوشینی نەمر ئەمەنەی گۆرانی هەیە کە ئەتوانین زۆر بە ئاسانی 12 کلیپی ئاوی لە دروستکەی نەکدانێ ئەو من گۆرانەکانم کۆ کردەوە و یا بەدەست کارگۆڤەن ئەو پاشانم چوار گۆرانی اختیار کرد و ئەم کاری لە دروست کرد کە بەڕاستی من وەکو دەنگی خۆم باسی ناکەم بەس وەکو موزیک و ئەو شێوازی کە تەوزیعی مۆسیقاکان پێ کردووە زۆر جیاوازتر بوو لە کارەکانی پێشووتر ئەم دەستیان خۆش بێ و کاک گۆڤەند پێت وایە وتنەوەی گۆرانی و بەرهەمی لەم شێوازە جارێکتر لەلایەن هونەرمەندێکی گەنجەوە بتوانێت پاڵنەرێک بێت یاخود کاریگەریەک بێ لەسەر هونەرمەندە گەنجەکان کە بتوان جارێکتر گۆرانی فۆلکلۆرەکان بڵێنەوە بێگومانە شێک لە استراتیجە سەرەکیەکانی گروپی موزیکی لۆڕێمە کە هەمیشە کارمان لەسەر کردووە ئەم لایەنەیە تۆ ناتوانانی فەرزی کەی بەسەر جیلێکی تازەیە کە بەرهەمێکی سەدەیەک پێش ئێستا یاخود چەند ساڵێکی زۆر پێش ئێستا هەم لە ڕووی کوالیتیەوە هەم لە ڕووی جۆری حەزی گوێگرتنیەوە ئەم لە ڕووی ستایلی موزیکیەوە ناتوانانی ینی بە زۆر ئیجبارێکی بەسەریا بەڵام ئەمە دەرچەیەکە بۆی کە تۆ جارێکی تر بە تازەکردنەوەی ئەم موزیکە بە باشکردنی کوالیتی بە دەنگێکی نوێی ئەم سەردەمەکە بۆ خۆی کۆمەڵە ژموری تایبەت بەخۆی ئێ و هەواداری تایبەت بەخۆی ئێ لەم ڕێگەیەوە بەڵێ هەم خزمەتە ئەم ئەتوانی جارێکی تر ئەبریتی ئەم ئیشە بکەیتەوە و بیناسیێتەوە بەخەڵێ بۆیە ئێمە هەمیشە هەر ئاوا کارمان کردو و هەڵبژاردننی ئیشەکانی بۆ ئیزافەتەن بۆ قسەکەی کاکە ڕۆژە ئێمە هەمیشە لە گروپ بۆیە ئەو گۆرانی بێژانی کەین لەگەڵمانە کارەکەن ئاسوودن لەبەرەوەی شتەکان بە هەماهەنگیەکەین ینی بەشێکی قورسایی بابەتەکە لای منە مەسەلە و موزیکزانێ بەشێکی لای گۆرانی بێژەکەی بێم هەماهەنگێ دروست بێ لە دروستکردنی ئەم جۆرە شێوازە بەرهەمانەیە کە ناوخۆمانە بە کۆکتێل یانی بە تێکەڵاوکردنی بە ئەم ناسراوەگە ناو بڵاوکە بڵێن تۆزی حساسە کارکردن لەگەڵە لەبەری گونجاندنی ئەم مەقامانە لەگەڵێک کا تەبقەکانی گۆرانی بێژاری وایە لە گۆرانەیە گۆرانی بێژەکە تەسحەیە ئەیا بۆی کە لەم تەبقەیە مرتاحنیە بەڵام ئەبێت گونجاندنی دروست پێ بۆی کە دوجار کە ئەی بەگوێی خەڵکە جەمپ دروست نەکات لە باشەکە گۆڤەند وتنەوەی گۆرانی لەم شێ خۆ بڵێن دووبارە وتنەوەی ئەبێت دەقاودەق هەم لە تێکستە هەم لە موزیکە ئەبێ بە هەمان ئاواز بێ یاخود هەندێک کات هەیە ئەتوانرێت دەستکاری بکرێت لە کاتی نوێکردنەوەیە ئەگەر نوێشکرا و دەستکاری کرا لە مزداقیە خود بڵێن لە بڵێن بەرهەمەکە کەمی ناکاتەوە ئەمە چەند لایەنێکی بەڕاستی لایەنی مەسەلەی میلۆدی تۆ وتنی ئاواز بابەتێکە جوانکاری لە ئاوازە بابەتێکی ترە تۆ هەمیشە مافیەوە هەیە کە جوانکاری بکەیت لە وتنی ئاوازەکە بەڵام دەستکاریکردنی میلۆدی ئەمە مافێکی سەرەتایی ئەو نەرمەندێ لە پێشراکاری لەسەر کردووە ئەمە دوورە لە ڕەوشی هونەریەوە کە تۆ ناتوانانی ئەمە بکەیت مەسلەی ستایلی موزیک بەڵێ هەموو کات ئازادی کە تۆ گۆڕانکاری لە ستایلی موزیکا بکەیت بەڵام بە شێوەیەک لە خزمەتی ئیشەکە بێت نەوەکو زەربە لە میلۆدیەکەش بە مەسەلەی تێکستیش ئەوە مەسەلە پارێزراوە عادەتەن لەم جۆرە گۆرانیانە شاکە چەند میلۆدیەک هەڵەبژێریت و ئەی لەیەک تۆ هەر ئەوانە بەپێی کاتەکەت بەپێی زەمانەکەی کە لە بەردەستە فریا ئەکەوی ئیشارەتێک بە گۆرانەکە بیت ئەگینا هەندێک لە گۆرانەکان مەسەر بۆ خۆی 4-5 کۆپلەی سەر بەخۆیە بەڵام تۆی کە ئەڵێ گوڵبژێری لە یەکەم ینی ئاماژەیەکی پێیت و جوانکاریەک دروستەکەی کە هەم کاتی زۆر نەخایانێت هەم مەلەل نەبێت و هەم جەمپەکانیش ئەوە سەریع نەبێت کە بۆ جۆگەتن زەحمەت بێت بەڵێ کاک گۆڤەند هونەرمەند مامۆستا عەتا چاوشین هیچ بەرهەمێکی هەیە بڵاو نەکرابێتەوە ئەوەندە ئێوە زانیاریتان هەبێت بەڵێ لەم ئەخیریا ئێمە لە گروپ بەداخەوە ینی کۆمەڵێ خامی بەرهەممان لێ وەرگر کە پلان هەبوو لەگەڵ کاگنیزار زێویە کاری بۆ بکەین بەڵام بەداخەوە شتە ئەوە لە ناکاو بوو کە ئێمە لەگەڵ زۆربەی هونەرمەندان تووشم حاڵەتەبن بەڕەحمەت بە ئیسماعیلی سابوور کۆمەڵە بەرهەمی ئێستاش لە مۆبایلەکەی لە ستۆدیۆ خامەکەی وەرگیراوەکە ئیشی بۆ بکەین بەڵام ئەوەی زۆر جێی ئەسەفە بەڕاستی کە من نامێت تێپەڕە بە سەرمانامە ئەم بە باسی بکەم یەکێک لە ژەنیارە زۆر باشەکان ژەنیارە زۆر پرفێکتەکان زۆر شعبیەکان زۆر فڵکەکان ئەوەی کە لەگەڵمانە بەردەوام ئیشێکە بە هاوڕێم بوو چەند ساڵە لەگەڵمانە کاک جوانڕۆ بوو کاک جوانڕۆ هەمیشە هاوکارێکی بەردەوامی گروپی ئێمە بوو و لەم بەرهەمەشا لە دوو جێگایە لە دوو بەرهەمە لە ناو گۆرانەکانە وەکو سۆلیست کاری کردووە
زۆر بەداخەوە کە ئەمڕۆ بەڕاستی سەر لە بەیانی ئەمڕۆ هەواڵێکمان بیست ئەویش بە خۆشی دوایی بەڕاستی ئێمە وا هاتین کە ئێمە بەدڵخۆشیەوە ئەم مەراسمێن ئێوارێ بەڕێبکەین بۆ ڕاستە یادەکە خۆ یادی کۆچکردنە بەڵام هەمیشە ئیشی هونەرمەند و کاری هونەرمەندەوە بە جوانی و بە خۆشی و بە ئەرێنی سەری شتەکان بکە بەڵام بەداخەوە ئەمە حاڵەتێکی نەفسی خراپی لا دروست کردین سەرخۆشی خۆیان بە ناوی گروپی موزیکی لۆڕۆ بە ناوی هەموو لایەکە و بە ناوی ئێوە شۆ سەرخۆشی خۆمانە خانەوادیانەکەین و هیوادارم دوان ناخۆشی بێ بەڕاستی ئەوە زۆرجی ئەسەب بوو لەم ڕۆژاوەیان کاگڕۆشتۆی چ هەیە بۆ بابەتە؟ تەنها و تەناوڵای من تۆزە بێ قسەم ئەمڕۆ بەڕاستی قەدەوە دەمبەستراو نەبووم جوانڕۆ زۆر ڕەفیقم بوو زۆر هاوڕێم بوو لە هەمان کاتە لە زۆر شوێنە بەرێکەوت بوون هەواڵێکی لەو شێوەیە کە ئیویستی تۆزێ بێگومان ڕاستە طبیعی نییە باشە کاگڕۆژ باسێک لە مەرجی وتنەوەی گۆرانی بکەین بۆ نمونە تۆ بەشێک لە گۆرانیەکانی مەمساعتا چاوشین و دوتۆتەوە بەڕای تۆ چیوە ئەکات بۆ نمونە گۆرانی بەشێک لەو هونەرمەندە بڵیتەوە ئایا بێت دەنگت لەوەی نزیک بێ ئەبێ ئەدات لەوەی نزیک بێ ئەبێ هونەرمەندەکەت خۆش بێ مەرجەکان چۆنن بۆ وتنەوەی گۆرانی ڕاحەت لەوەی نزیک بێ من گۆرانی ئەتا چاوشین کە گوێ لێگرم ڕاستە ناڵێم لە ڕووی هونەریەوە لە ئاستێکی زانستی زۆر بەرزایە بەڵام لە ئاستێکی چۆنەڵی شعبی زۆر بەرزایە چونکە هونەرە شعبیەکان پشت بە هەم ئاوازی گەرم ئەڵەستن هەم وشەی جوان ینی ئەوەی کە ئەمڕۆ جێمان لێبێن نا ئەوەی کە جاران جێمان لێ بۆ لە هونەرمەندی تریژ وەک مامۆستا میدیا حسێن وەک کاک محمود محەممەد زۆری تر لەوانی کە سەرانە من ناوەکان لە مێشکمان لەبێ زۆرن کە بە جوانی ئەم بابەتە گۆرانی موزیکی میلی شاشی من کە جۆم نەگرتووە بەڕاستی وەکو جاری چێش پێ دەڵێم حەزم زۆر لە وشەکانی بووە و کەسێک بوو زۆر لەسەر خۆ گۆرانیەوە یاری هیچ پەلی نەبوو هەموو کات حسابی بۆ مەجلیسەکە بۆ کەسانی کە دانیشتون گۆرانەکانی بەپی ئەوە دانی ئەمارەڵین حتا چاوشین هونەرمەندێکی شعبی هەر میلیە ڕاستە خۆوە ئەوانی کە بڵاوی کردێتەوە بەڵام حتا چاوشین شارەزایەکی باش بوو لە مقاماتە ئەیزانی ئەو ئەدایانی کە بەشی قورجی خۆیەکە لە کوایکە و لە کوانایکە بە زیرەکی جێبەجێ بکەیانی سپاس بۆ ئێوە زۆر خۆشحاڵ بوونم ئێوارەیە لەم بەشایە لەگەڵمان بوون بە هیوای کاری باشتر و کاری جوانتر بۆ کاگڕۆژ و کاگۆڤان دووبارە بەخێربێن